گەرموگەشتین سلاوێمەتان پێشکەش بینرانی خۆشەویستی تلڤیزیۆنی ڕۆژهەڵات لە درێژەی بەرنامەکانی تایبەت بە 26 ڕێبەندان ئەم جارەش گەڕانەوە لاتان و میوانداری زۆر بەڕێز مختار ئەحمەدی کادری کۆمەڵمان کردووە. بەخێر بێت کاک مختار. سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی بەڕێز و هەروەها بینەرانی خۆشەویستیش. من سەرەتای بەرنامەکە پێم خۆشە پیرۆزبایەکی گەرموگۆڕ پێشکەش بە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی بنەماڵە و خزم و کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژەکان و ساتێک لە ساتەکان لە پێناو ئامانج و داخوازەکانی کۆمەڵە و هەروەها کۆمەڵانی خەڵکی کوردستاندا لە ڕیزەکانی کۆمەڵە لە ڕیزی ئاشکراوە چ لە ڕیزی نهێنی خەباتیان کردووە پیرۆزبایان پێڵێم و ئاواتەخوازم کە هەمیشە لە خەبات و تێکۆشانی خۆیاندا بەردەوام بن. زۆر سپاس. سەرەتای پرسیارەکەم بەوە دەست پێ دەکەم بۆچی کۆمەڵە وەکو حیزبی بزوتنە جەماوەریەکان ناسراوە؟ سەگوڵخان مەگەر ئێمە بین وەڵام بەو پرسیارە بینەوە دەبێت ئاماژە بە 4 فاکتەری ئەساسی بکەین. یەکەمیان فاکتەری سیاسیە، دووهەمیان فاکتەری کۆمەڵایەتیە، سێهەمیان فاکتەری پانتاییە جۆرافیایە، چوارەمیان فاکتەری بزوتنەوە جەماوەریەکانەکە لە ماوەی زیاتر لە 3 دەهەی ڕابردووی مێژووی بزوتنەوەی شۆڕش گێڕانەی کوردستان دوای دەسەڵاتی پاشایەتی و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بکەین. یەکەم فاکتەری سیاسی. لە فاکتەری سیاسیدا ئەگەر ئێمە ئاوڕێک بە مێژووی کۆمەڵەدا بهێنینەوە و بیخوێنینەوە لێکی بینەوە دەبینین کە بەشێکی بەرچاو لە ڕێبەرانی کۆمەڵەوە هەروەها گفتمانی کۆمەڵە هەر لە سەرەتاوە لەسەر ئەو ئەساسدا ڕێژاوە کە باوەڕێکی قوڵی بە بزوتنەوە جەماوەریەکان بووە. ڕێبەرانی کۆمەڵە ئەو کات بە خوێندنەوەی مێژووی ئەو گەلانەی ئەو نەتەوانەی کە وەکو ئێستای ئێمەی کورد ژێردەستی دەسەڵاتە دیکتاتۆرەکان بوون، وەکو شۆڕشی گاندی لە هێند، وەکو مائۆلا چین، وەکو شۆڕشی 1970 لە شۆرەوەی سابقیە ڕووسیەی ئێستا، شۆڕشی ڕەشپێستەکان لە ئافریقای باشوور بە ڕێبەری ماندێلا. ئەو کات بە خوێندنەوەی ئەو مێژوانە هاتن لە کۆمەلگای کوردستانیشدا بە لە بەشاوگرتنی ئەو نزیکایەتی یا ئەو لێکچوونانەی کە ئێمە و ئەو نەتەوانە بوومانە هاتن وەکو ئەساس وەکو بنەمایەک بەکەڵ وەرگرتن لە هەموو ئامرازەکانی خەبات، لە هەموو ئەو شێوازە و شکلانەی لا خەبات کە لە دنیا لەو سەردەمەدا کە توانین ئاماژە بۆ بکەین کە زیاتر لە نیو سەردە زیاتر بووە لە کاتی خۆیدا هاتوۆتە ئاراوە کەڵکیان وەرگرتووە. بۆیە ڕێبەرانی ئەو کاتی کۆمەڵە بە خۆستنەوەی ئەو دەرفەتەی کە پاش دەسەڵاتی پاشایەتی هاتە ئاراوە و دواتریش کۆماری ئیسلامی هاتە سەرکار، یەکێک لە میکانیزمەکانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامی کە نمونونەکەی کۆچی مێژووی مەریوانە بە ڕێبەری کاکفوادی مستەفا سڵتانی بە ڕێبەری کۆمەڵە هاتە ئاراوە دەتوانێت بەردی بناغەی ئەو جۆرە لە مبارزە و لە شکل و لە شێوازی هێنانە گۆڕی ماف و داخوازیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. فاکتەری دووهەم فاکتەری کۆمەڵایەتیە. ئەگەر ئێمە سەیری زیاتر لە 3 دەهەی مێژووی کۆمەڵە بکەین، خەباتە ئاشکرایی کە ئەمساڵ 38مین ساڵۆگەڕی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵەیە دەبینین کۆمەڵە حیزبێکی شاری بوو. بە لە بەرچاوگرتنیەوەی کە حیزبێکی شاری بوو، چینی خوێندەوار و چینی ڕۆشنبیری کۆمەلگا ڕووی لە ڕیزەکانی کۆمەڵە کرد. دیارە چینی ڕۆشنبیر و خوێندەواری کۆمەڵەش کوردستانیش کە ڕوویان لە کۆمەڵە کرد، هەموو ئەو مێژوانەی کە ئاماژەمان پێکرد بەشێکی بەرچاویان خوێند بووەوە. ئەوە بوو بە هۆکاری ئەوەی کە ئەو چینەی کە ڕووی لە کۆمەڵە کرد، ئەو چینە خوێندەوار و ڕۆشنبیرە، ئەوانش باوەڕێکی قوڵیان بە ئەنواعی بزوتنەوەی کۆمەڵایەتی، ئەنواعی بزوتنەوەی جەماوەری بوو کە دەتوانین ئاماژە بە بزوتنەوەی جوتیاران بکەین، بزوتنەوەی ژنان بکەین. دوتمەشاکەیت لە 36 ساڵ ڕابردوودا دروشمێک بە ناوی نانژیان ئازادی جمهوری دیموکراتیک یا جمهوری ئینقلابی، ئەگەر وێنەکانی ئارشیوەکانی کۆمەڵە ببینین هەموو ئەو وێنانە هەیە. بۆیە داخوازیەکانی ئەو کاتی کۆمەلگای کوردستان هەڵقوڵیوی ئەو چینە ڕۆشنبیر و
چینە خوێندەواری کۆمەلگای کوردستان بوو کە پاڵنەر و پاڵپشتی ئەو گفتمانە بوو کە کۆمەڵی پێناسراوەسەوە و ئەو پتانسەڵەی کە هەیان بوو لە پێناو ئەو ئامانجانەی کە ڕێبەرانی کۆمەڵا بۆ جنبشی ڕزگاری خوازانەی کوردستان دیاریان کردبوو وەکو پاڵپشتێک بوو بە هاندەر و پاڵنەری ئەو جۆرە لە خەبات. فاکتەری سێهەم فاکتەری پانتایە جوغرافیا. ئەگەر ئێمە ئاوەڕێکی خێرا بدەینەوە بەسەر ئەو مێژوەدا کە ئاماژەمان پێکرد دەبینین کە ئەو پانتاییە جوغرافیایی کە کۆمەڵی تێدا باڵا دەست بوو هەموو ئەو سونەتە پێشکەوتوانەی کە ئێستاشی لەگەڵ بێت پاش 1970 ساڵی ڕابردوو کە لێی تێپەڕیوە هێشتا وەکو ئەرزش سیر دەکرێت. بۆیە ئەو دروشمەی کە ئاماژەم پێکرد نانژیان ئازادی 1970 ساڵ لەمەوبەر لە یەکێک لە مقڕەکانی کۆمەڵەدا لەسەر تابلۆیەک نووسرا بوو. 2 ساڵی ئەخیر لە شەقامەکانی بەریوانە لاوانی 20 ساڵ تەمەن و 25 ساڵ تەمەن نانژیان ئازادیان دەوتەوە لە مانگرتنی 5 ڕۆژەی کۆڵبەراندا. بۆیە ئەو پانتاییەی کە ئاماژەم پێکرد کە کۆمەڵی تێدا باڵا دەست بوو زۆربەی ئەو بزوتنەوە جەماوەریانەی کە ئێستاشی لەگەڵ بێ بۆ مەسەلا ئەنجومەنەکانی تایبەت بە ژینگە پارێزی، ئەنجومەنەکانی تایبەت بە مافی بناڵان، ئەنجومەنەکانی تایبەت بە مافی ژنان، ئەنجومەنەکانی دیکە کە لە چوارچێوەی کاری فەرهەنگی و کاری ئەدەبی و ڕۆشنبیریدا بووە زیاتر لە ئەو زۆنا بووە کە کۆمەڵەیە ئەو پانتایە جوغرافیایە بووە کە کۆمەڵە تێدا باڵا دەست بووە. بۆیە هەموو ئەوانە توانیویانە کە بە تاکی کۆمەلگای کوردستان بیسەلمێن کە کۆمەڵا یەکێک لەو حیزبانەیە کە باوەڕێکی قوڵی بە بزوتنەوە جەماوەریەکان بووە. فاکتەری چوارم کە توانین ئاماژەی پێکەین ئەو فاکتەرەیە کە وەکو ئەو بزوتنەوە یا و حرەکەتە جەماوەریانەی کە لە کۆمەلگای کوردستاندا هاتووەتە ئاراوە. نابووە ئێدام لە شاری سنەدا تا ئێستا گیانی چەندین کەسی نەجات داوە کەمە بەرهەمی کار و چالاکی ئەو چالاکە مەدەنیانەیە کە ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵادا بەو شێوازە و بەو شکڵە لە خەبات مبارزە دەکەن. ئەو مەسەلەی ژینگە پارێزیە، مەسەلەی ژنانی سوورپۆشی مەریوانەکە لە ساڵانی ئەخیردا هاتە ئاراوە. نابۆ کوشتنی فریشتەی نەجاتیەکە بەدەستی باوکی سەربەڕاوە ئەو خۆپیشاندانە 5,000 کەسێکە لە شاریکانی دنیاری مەریواندا هاتە ئاراوە و زۆر حرەکەتی دیکە مەسەلەکەی سومەیەی فەیزڵاپورە لە شاری بۆکان و ئەو پانتاییەی کە ئاماژەمان پێکرد کە کۆمەڵا تێدا کاری کردووە بەخۆشیەوە بووەتە ئولگو و ئوسوەیەک بۆ باقی شارەکانی ئێرانیش نەکرد شارەکانی کوردستان. بۆیە چالەکانی مەدەنی، چالەکانی سیاسی، ئێستای تاران و ئەسپەهان و باقی شوێنەکانیش کە ئێمە دەبینی لە مەجلەی چەشمەندازی ئێراندا باز لە کۆچی مێژووی مەریوان دەکرێت. ئەمە دەستکەوتێکە هەم بۆ کۆمەڵا هەم بۆ بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان. بۆیە بەپێی ئەو چوار فاکتەرەیە ئێستاش تاکی کۆمەلگای کوردستان و ئێران بەگشتی دەڵێن کۆمەڵا حیزبی بزوتنەوە جەماوەریەکانە و لەسەر ئەو گفتمانش کە کۆمەڵی پێناسراوەوە حتمەنەکە لە پرسیارەکان مادیە ئاماژەی پێکەین. ئایا کۆمەڵە لە هەموو بزوتنەوە جەماوەریەکان بەشداری دەکات یا دەبێت ئەم بزوتنەوانە تایبەتمەندی پێشکەوت و خوازانەی هەبێت؟ چاکە ئەگەر ئێمە ئاوڕێ بینەوە لە سەروبەندی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 56 بەدواوە کادرانی کۆمەڵا ڕێبەرانی ئەو کاتی کۆمەڵا هەمویان بەشداریان لەو بزوتنەوە کرد، هەمویان بە جۆرە لە جۆرەکان دەخیل بوون لە هاندانی خەڵ، لە هاندانی جەماوەر، لە ڕێخستنی خەڵک بۆ دژایەتی دەسەڵاتی پاشایەتی. ئاخری نمونونەکە یا ئەوڵی نمونونەکە ئەتوانین ئاماژی پێ بکەین وەکو شەهیدبوونی کاک حەمەسێنی کەریمی لە شەقامەکانی شاری سەقزدا بوو کە خۆی پێشەنگایەتی ئەو ناڕەزایەتی دەکرد کە دژی پاشایەتی هاتە ئاراوە گیانیشی بەقت کرد. بدوای ئەوە کۆمەڵە بینی ئەم جنبشە ئەم بزوتنەوەی کە بۆ ڕووخانی دەسەڵاتی پاشایەتی هاتووەتە ئاراوە لەلایەن حیزبی جمهوری ئیسلامیەوە کە ئێستا دەوڵەتی کۆماری ئیسلامی لێکەوتوێتەوە و 37 ساڵە دیکتاتۆرێتی خۆی زاڵ کردووە، زانی کە ماهیەتێکی ئازادی خوازانە و دیموکراتیکی نییە لی پاشەکشەی کردووە بوو بە ئۆپۆزیسیۆنێکی واقعی و شێلگیری ئەو ڕژیمە بۆ ئەوەی کە
ئیتر بینی ماف و داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک بە تایبەت خەڵکی کرێکار و زەحمەتکێش ژنان و باقی توێژەکانی کۆمەلگای کوردستان و مافی نەتەوەی خەڵکی کورد لەو چوارچێوایە لەو سیستمە فکریەی کە سیستمێکی ئیدئۆلۆژیک و ئیسلامێکی تۆنڕە بوو بە ڕێبەرایەتی خومینی جێی نابێتەوە لی کشایەوە بوو بە ئەو ئۆپۆزیسیۆنەی کە تا ئێستا بەردەوام بووە. بۆیە کۆمەڵە لە بزوتنەوە هایەکە بەشداری دەکات کە وەچ و سیمایەک یا ناوەرۆکێکی پێشکەوتن خوازانەی بێ بۆ ئەوەی کە حتمەنەکە ببینێت خاڵی هاوبەشی لەگەڵ بزوتنەوە یا حرەکەتێکی کۆمەڵایەتیدا هەیە ئەوە خۆی هاو ئاهەنگ دەکات ئەگەر 2 خاڵ و 3 خاڵ و 4 خاڵی هاوبەششمان لەگەڵ ئەو بزوتنەوەانە بێت بە قازانجەکە ئێمە وەکو کۆمەڵە تێیدا بەشداری بکەین. بۆیە بە ئەزمون وەرگرتن لە ئینقلابات و ئەو بزوتنەوانەی کە لە ناوچەکە و لە جیهانیش داهاتوتە ئاراوە حیزبی ئۆپۆزیسیۆن بووە لە پێناو یەک خاڵدا چۆتە ناو پرۆسە یا پرۆسەیەکی سیاسی بۆی کە ئەو خاڵە بەدەست بێنێ. نمونونەکەی لە تورکیا ئیساش هەردەی بینین لە باقی وڵاتانیشا هەردەی بینین. بۆیە دەبێ حتمەنەکە وچێکی پێشکەوتن خوازانەی بێ. ئەگەر بزوتنەوەیەک بێ بزوتنەوەیەکی ئیسلامی بێت هەر ناوی بزوتنەوە بێت ئەمە بزوتنەوەیەکی ئازادی خوازانە نییە ئەمە بزوتنەوەیەکی عەداڵەت خوازانە نییە. بۆیە سەرەتا بە تەحلیل و ڕاوەیەکی واقع بینانەی کە لە ئەو بزوتنەوە هەمانە ئایا بزوتنەوەکە بزوتنەوەیەکی لایکە بزوتنەوەیەکی نەتەوەییە بزوتنەوەیەکی ئیسلامی و کۆی کە تاڵەبان لە ئەفغانستان هەیە بزوتنەوەکان فەرقەکە. بەڵێ کۆمەڵە تەنیا لە بزوتنەوەیەکدا بەشداری دەکا کە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی تێدا دەستەبەرکرابێت بە خاڵی یەکەم. خاڵی دووەم مەسەلەی چینی کرێکار و چینی زەحمەتکێش و چینی هەژاری کوردستانی تێدا دەستەبەرکرابێت مەسەلەی مافەکانی ژنانە مافەکانی مناڵانە ژینگە پارێزیە ئەو گفتمانەی کە کۆمەڵی پێناسراوەتەوە دەبێت حتمەنەکە وەکو ناوەڕۆک و وەکو جەوهر و لە هەمان کاریشدا بەکردەوە بیبینین وەیە خۆمان کاری لەسەر بکەین کە بەرەو ئەو ئاقارەی بین کە ئەم بزوتنەوە بەرەو ئەو ئاراستە دەڕواکە سیاستەکانی کۆمەڵە ئامانجەکانی کۆمەڵاوە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی تێدا دەستەبەر بکرێت کۆمەڵە بەشداریان تێدا دەکات. زۆر باشە. دوایین پرسیار وتارە نوێیەکانی کۆمەڵە وەکو بەرەی کوردستانی وەکو ڕۆژهەڵاتەوەری دەتوانێت چ کاریگەریەکی هەبێت لەسەر بزوتنە جەماوەریەکان؟ بەڵێ هەروەکە خۆتان دەزانن هەر حیزبێکی سیاسی کە ڕەگ و ڕیشەیەکی لە ناو دڵی کۆمەڵانی خەڵکی ئەو ناوچەی یا ئەو پانتەیە جۆگرافیایە بە کە هەبێت کە تێیدا یا بۆی مبارزە دەکات بەرنامەکانی پرۆگرامەکانی ئەو گفتمانەی کە ئاماژەمان پێکرد تەئسیراتی ڕاستخۆی هەیە لەسەر دۆستانی لایەنگرانی و ئەو قش و ئەو توێژەی کە لەو پێناوەدا مبارزە دەکا خەباتی بۆ دەکا و ساڵها بۆی تێکۆشاوە. ئەگەر گەنجێکی 20 ساڵە بێت و یا ئەگەر کەسێکی بە تەمەنتریا بە ساڵاچوو بێت حتمەنەکە لە دەوری خۆی کۆیان دەکاتەوە. بۆیە لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەگەر فلاش بکێ لەبێن بۆ جیاببوونەوەی کۆمەڵە لە حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە هێنا ئارای دروشمی بەرەی کوردستانی شتێکی نوێ بوو کە ئەوەی کە ئێمە لێ ئاگادار بوو ئەو کاتیش پێش 2009 کە ئێمەش لە ناوخۆی کوردستان بووین بوو بە بەحس و دیالۆگی مەحافلی سیاسی مەحافلی ئەدەبی مەحافلی ڕۆشنبیری لە ناوخۆی کوردستان و هەموو ئەو کەسانی کە بە جۆرە لە جۆرەکان سەرێکیان لە ناو سیاسەتدا بوو باسییان لە ئازادی و باسییان لە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکرد پێیان وا بوو کە ئەمە هەنگاوێکە کە چۆن لە ئەفغانستان لوی جەرگە پێکات چۆن پێش 2003 ئەوانیشا دواتر ئەوەی لە عێراقدا هاتە ئاراوەکو بەرەیەک و پێش ڕوخانی سەدام حوسێنیش و پێش پرۆسەی ئازادی هەرێمی کوردستان بە هەمان شێوە ئەو بەرەی کوردستانیە چۆن هاندەر و پاڵپشت بوو بۆ خەڵکی باشووری کوردستان بۆ ڕوخانی سەدام حوسێن ئاوا ئەوانش بەو شێوەیە لێکیانەداوە کە دەبێت هەموو ئەحزاب و ئەو کەسایەتیانەی کە پێگەیەکی کۆمەڵایەتی سیاسیان هەیە لە ناوخۆی کوردستان دەبێت پاڵپشتی لە پێکێنانی بەرەی کوردستانی بکاتەوە. مەسەلەیە تر تماشاکەی مەسەلەی فێدرالیزمە سەرەتا کە کۆمەڵە باسی لە
فیدرالیزم کرد زۆرێک لە ئەحزابی کوردستانی ڕۆژهەڵات نهاتن ناو ئەو گفتمانەوە یا ئەو چوارچێوەی سیاسی یا قوارە سیاسی کە کۆمەڵە پێشنیاری کرد بۆ داهاتووی ئێران و کوردستان. بەڵام دواتر کە بینیان نەخێر شەقامی سیاسی ڕۆشنبیری کۆمەڵایەتی کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات لەگەڵ ئەم جۆرە بیرکردنەوەیە بەخۆشیەوە ئێستا زۆربەی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات باس لە مەسلەی فیدرالیزم و بەرەی کوردستانیەوە دەکەن. شتریشکە حەزەکەم ئاماژەی پێکەم مەسلەی کنگرەی کوردستانی ڕۆژهەڵات ئەویش بە هەمان شێوە لە سنا کۆبوونەوەی لەسەر کراوە لە مەریوان کۆبوونەوەی لەسەر کراوە لە بۆکان قسەی لەسەر کراوە لە مەهاباد قسەی لەسەر کراوە دیارە ئەوانەی کە کۆمەڵە باسییان دەکات بە پێی خواست و زەرورەت و پێداویستیەکی هەنووکەی بزوتنەوەکەیە بۆیە بەو شێوەیە پاڵپشتی لێ دەکرێت لە لایەن نخبەی سیاسی کۆمەلگای کوردستانەوە. مەسلەیەتر ئێمە ئەگەر لە یەکمانگی ئەخیردا کۆنفرانسێک لە شاری هەولێر بەناو کۆنفرانسی میری هاتە ئاراوەکە کاک عەبدوڵڵای موقتەدیش وەکو یەکێک لە باسکارەکانی ئاماژەی بە خاڵێکی گرنگ کرد یەکێک لە ئەو بەڕێوەبەرانی کۆنفرانسەکە ئاماژەی بۆ کرد بۆ ئێوە باس لەبەرەی کوردستانی و دەکەن تا ئێستا پێک نهاتووە منزوری ئۆپۆزیسیۆنی کوردستانی ڕۆژهەڵاتە. کاک عەبدوڵڵا کەوتی ئێستا وەرن ئێمە نەچینە دەرەوە هەر لێرە بەرەی کوردستانی ئیمزا بکەین چوزانم ئەو چەمک و تەوەرانەی کە تایبەتن بە بزوتنەوەکە و بزوتنەوەکە بەهێز دەکات هەر لێرە ئیمزای لەسەرکەین نەچین دەرەوە هەر شەوی دواتر و ڕۆژانی دواتر و ئێستاشی لەگەڵ بێکە بەرەو 26 ڕێبەندان دەچین نخبەی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات چالەکانی مەدەنی چالەکانی خوێندکاری و چالەکانی ژنان و هەموو ئەو کەسانی کە دڵیان لە لای بزوتنەوەکەیە لەسەر ئەو مەسەلە قسە دەکەن و پێیان وایەکە ئەوەی کە کۆمەڵە باسی دەکات ئەوەی کە ڕێبەری کۆمەڵە باسی دەکات پێداویستیەکی سەردەمیانەی و پێداویستیەکە کە دەبێت هەموو کەس کاری لەسەر کات و هەموو کەس هەوڵ و تێکۆشانی خۆی لە پێناو جێبەجێکردنی ئەو خاڵانەی کە کۆمەڵە ئاماژەی پێکردووە یا دەستنیشانی کردو بۆ ئەوەی کە بزوتنەوەکەی پێ بەهێزتر بێت کاری لەسەرکەن و هەوڵیان داوەکە بە پەیوەندیگرتن لەگەڵ تشکیلاتی زاگرۆزی ئێمە و لەگەڵ باقی ڕێبەرانی کۆمەڵاوە ئەو کەسانی کە بە جۆر لە جۆرەکان سەرۆکاریان هەیە لەگەڵ نخبەی سیاسی کوردستانی ڕۆژهەڵاتدا باس لەوە دەکەن کە ئەوان پاڵپشتی لەوەها حرەکەت و لەوەها گفتمانێکی سیاسی دەکەن بۆ کوردستانی ڕۆژهەڵات کە کۆمەڵا ڕێبەرایەتی دەکات. زۆر سپاس کاک موختار بۆ بەشداریکردن لە بەرنامەکەمان. سپاس دەکەم کاتێکی خۆش و بەردەوام بن. بەڵە بەڕێزان بەم شێوەیە ئەم بەرنامەیەتان پێشکەشکرا تا بەرنامەیەکی دیکە و دیدارێکی دیکە کات خۆش.